سڵاو و گوێگرە خۆشەویستەکانی بەرنامەی زمانێمە لە ڕادیۆی کوردستان 24ەوە جارێکی دی بە ئێوەی خۆشەویست گەیشتینەوە. هاوکارانم هونەر و سەرکار و دلێر لەگەڵ من سوپاسی ماندووبوونیانەکەم کە پێکەوە لە خزمەت ئێوەی خۆشەویستە بین لە ئەڵقەی ئەم جارەی زمانێمە. ئەمڕۆ لە زمانێمە باسی زمانی چیرۆک دەکەین، هەم چیرۆکی فۆلکلۆر هەم چیرۆکی نوێ. کە دەڵێم چیرۆکی فۆلکلۆر ینی ئەدەبی زارەکی یان چیرۆکی بەرئاگردان یان حیکایەت یان حەقایەت هەمووی دەگرێتەوە. بۆ گفتوگۆکردنی ئەم بابەتە پێویستمان بە کەسێکی بازمون و قاڵبەوەی نێو بوارەکە بوو کە پێمان خۆش بوو، کاک سابیر ڕەشید نووسەر و ڕخنەگەر لەگەڵمان بێ. ئەو جوانتر باشتر دەتوانێت بچێتە بنچی بابەتەکە و چین توێژەکانی چیرۆک و زمانی چیرۆکمان بۆ هەڵداتەوە. بەخێربێی کاک سابیر. بژی سوپاستان دەکەین. کاک سابیر، زمانی فۆلکلۆر، زمانی چیرۆکی بەرئاگردان یان حەقایەت خاوێنترە یان زمانی چیرۆکی نوێ لە ڕووی کوردی بوونەوە؟ پێشەکی دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. ئەمن زۆر سپاس. پێم وایە چیرۆکی فۆلکلۆر چیرۆکە کە یعنی بە زمانی خۆی دەدوێ، ینی ئەو زمانەی ئەو وەختی دەتوانین بنێت زمانێکی میلیە، زمانەکەی زۆر سادەیە، زۆر میلیە، زۆر شەفافە، بەڵام زمانی چیرۆکی دیکە فەرقی هەیە. ئەو زمانە چیرۆکی نوێ لەگەڵ زمانی حەقایەت جودایە. حەقایەتی خۆمان کە چەندان زۆری هەیە، مەسەلەن بڵێن حەقایەتمان هەیە، حەقایەتی خورافیمان هەیە، داستانمان هەیە، چەندان زۆری دیکەمان هەیە. ئەوانە ئەو زمانەیە کە کاتی خۆی حەقایەت بێش یان حەقایەت خوان توانیویەتی ڕوودا و چیرۆکەکانی ئەو سەردەمەی خۆیمان بۆ بجێڕێتەوە. ئەمجا ئەوەش ئەوە دەستا و دەستی کردووە و دەما و دەم جێردراوەتەوە، زارە و زار جێردراوەتەوە. بۆیە دەتوانین بڵێن ئەو زمانەی کە لە حەقایەت هەیە زمانێکی میلیە، زمانێکی ساکارە، زمانێکی سادەیە، زمانێکە بۆ سەردەمی خۆی زمانی خۆی بووە، ئی سەردەمی خۆی بووە. بنچینە ڕێزمانیەکانی تێدانە؟ بەڵێ هەر بێگومان تێدایە، چکە هەموو زمانێک کە لە ناو میلەتەوە هەر قوڵابی بنچینەی زمانی تێدایە، ڕێزمانیشی تێدایە. بەڵام وەکو ئەو شێوە ئەکادیمیەی ئێستای نییە کە لە چیرۆکدا هەیە، یان ئەو وەکو شێوە هونەریەی چیرۆکی نوێ نییە، یان چیرۆکی نووسراوی با بڵێن ئێمە ئی کوردی کە باسی حەقایەت و چیرۆکی کوردی بکەین. چکە حەقایەتی زارەکی یان ئەوە ئەدەبی زارەکی ئەدەبێکی میلیە لە ناو کۆمەلگادا بە زمانێکی سادە و ساکار و ئەو زمانی سەردەمی خۆی. هەندێک حەقایەت شێ بە زمانی سەردەمی خۆی جێردراوەتەوە، بەڵام زمانی چیرۆک زمانێکی هونەریە، زمانێکی شعریە، زمانێکی قالبووەوەی ناو شعریەتی نووسینە. فەرق جیاوازی هەیە لە ئەوەی زمانی حەقایەت ئەتو نابی دەستکاری بکەی بە هیچ جۆرەکی کە دەنووسرێتەوە. ئەنجا بۆیش کە دێتەوە سەر قالبی نووسین و دەنووسرێتەوە، پێویستە ئێمە بۆ ئەوەی سوودی لێوەرگرین یان بتوانین بزانین حەقایەتی ئەو ناوچەیە لەگە ئەو ناوچەیە چ جیاوازیشی هەیە، چکە شێوەزارەکان فەرقی هەیە. حەقایەتی بڵێن شێوەزاری ناوچەیەک لەگە شێوەزاری ناوچەیەش کە جیاوازی هەیە، ئەوەش وەک خۆی دەبی بنووسرێتەوە، وەک خۆشی جێردراوەتەوە. بەڵام کە دەنووسرێتەوە دەبی ئێمە پابند بین لە نووسینەوەیان، وەکو خۆی بنووسینەوە، نابی ئێمە بیهێنینە سەر شێوەی هونەری وەکو ئێستا و زمانی بە زمانی ئەدەبی ئێستامان بینووسینەوە، دەبی وەکو خۆی بنووسینەوە بۆ ئەوەی بزانین زمانی ئەو ناوچانە ئەو وەختی چۆن بووە. یعنی اینجا ئەمە بۆ ئەوەی لە بەهێزی حەقایەتی کوردی بگەین، بزانین حەقایەتی ئەو ناوچەیە لەگەر ئەو ناوچەیە چ جیاوازی هەیە. هەرچەندە هەمووشیان تێکەڵاوی یەکترن، هەمووشیان لەو زار لە ئەو زار وەرگیراوە. مەسەلەن شیمانەی ئەوەی هەیە لە میلەتێکی تکەوە هاتبیتە ناو کوردی، بۆ بە هەمان شێوەش احتیمالی هەیە لە کوردیش چوبیتە ناو میلەتێککە، چونکە مەسەلەن ئەوانە چۆن جێردراوەتەوە بە جۆرەی کاروان سەرا و ئەوانە دەماودەمی کردووە. برین کابرایەکی گۆیندە لە شارێک بۆ چوویتە شارێک کە حەقایەتێکی جێلێ بووە،
کە جێی لێ بووە چوتەوە شاری خۆی حقایەتەکەی احتیمالە کە جێڕابیتەوە بە شێوە زاری خۆی دەستکاری کردبی جێڕابیتەوە ڕاست دەکەی یان بازرگانێک لە وڵاتێکی دی هاتبێ لە وڵاتی تو بڵێ لە کاروانسرا لە خانە ماوەتەوە لە مزگەوت جێردراوەتەوە لە دیوەکانی حکایەتی بردوتەوە بڵێ مەسەلەن ئەو وەختی حکایەت خوان لە چێ بوو خەڵک لە گوندی یان لە مزگەوت کۆ دەبوونەوە یانیش مەسەلەن لە ماڵی ئاغای کۆ دەبوونەوە دیوەخانێک هەبووە خەڵک لێ کۆ بووتەوە بڵێن تەلەڤیزیۆن و رادیۆ ئەو شتانش هەر نەبووە پێشپێشی هەتا رادیۆش پەیدا بووە ویە پاشی رادیۆش لە گوند و لە لادێکان زیاتر خەڵک لێک کۆ دەبوو هەتا لە شاریش دەتوانین بڵێم پێش ئەوەی تەکنۆلۆژیا پێش بکەوی لە چایخانە گەورەکان حقایەت خوان هەبووە خەڵکەکی زۆری لێکۆ بوویتەوە لەو چایخانە حقایەتی خۆی ژێڕایتەوە ئەو حقایەتە جاری وا هەبووە کتێبێکی پێ بووە بە کتێب لە کتێبەکە خوێندیت و حقایەتێکی دیکە بووە ئیملەتێکیت کە بووە ڕەنگەت وەرجێردرابی یان نووسرات بۆ خۆی نووسیبیتەوە دەی خوێندەوە یانیش ئەو حقایەتێکە دەما و دۆم جێردراوەتەوە ئەو حقایەتانەی دەجێراوە کاک سابیر چیرۆکی بەرئاگردان کە حقایەتە با بڵین کاریگەری لەسەر پژان و دەوڵەمەندبوونی زمانی منداڵ هەیە بێگومان هەیتی لەبەر ئەوەی ئەدەبی زارەکی کە دێتە ناو ئەدەب کاریگەری خۆی دەبیتن ئەمە دەتوانین لەبەر ئەوەی چیرۆکی منداڵان شێوە نووسینەکەی سادە و ساکارە حقایەتی ملی شێوە نووسینەکەی سادە و ساکارە بۆ پرسیاری زەنابیشت دەبی ئەوەش بڵێن کە ئەمە لە حقایەتی منداڵانیشمان هەیە ینی پێشان چۆن چیرۆکی ئێمە نووسراو نەبوو زارەکی بوو هەتا چیرۆکی منداڵانیشمان زارەکی بووە ینی مەسەلەن ئاژەڵی تێدا بەکار هاتووە جاندەبەری تێدا بەکار هاتووە حقایەتی ئاژەڵان بووە چیرۆکیش ئاژەڵان بووە کارکتەرەکان ئاژەڵ بووینە جێردراوەتەوە لە زارە و زار گواستراوەتەوە بۆیە دەتوانم بڵێم حقایەتیش کاریگەری خۆی لەسەر چیرۆکی دیکە هەبووەوە لەسەر چیرۆکی منداڵانیش هەبووە چکە چیرۆکی منداڵان پێش ئەوەی نووسرابی چیرۆکی ئەدەبی چیرۆکیش زارەکی منداڵانمان هەبوو ئەمن کەمێک لە بابەتی زمانەکە دەسمە دەرێ لەبەر شیکردنەوەی یەک چەمچی زمانی کە دەڵێن چیرۆکی بەرئاگردان بیرکردنەوەک لای من دروست بووە ئاگردان واتە وەرزی زستان لە هاویناندا ئێمە پێویست ناکات لە دەوری ئاگردان کۆ ببینەوە کەواتە چیرۆک جێرانەوە حکایەت جێرانەوە زیاتر کردەیەکی زستانیە من بە بیرکردنەوەی خۆم بۆ دوو هۆکاری دەگەڕێنمەوە دانیشتن پشودان لە شەودایە شەوی زستانانیش درێژترە لە هیاوینان بۆیە دەکرێت لە شەوی زستانان چیرۆک بجێڕێتەوە لە هەمان کاتدا کۆمەلگەی ئێمە کۆمەلگەیەکی کشتتوکاڵی و شوانکارەیە زیاتریش کشتتوکاڵی وەرزی زستانان وەرزی پشووە بۆیە چیرۆک کردەیەکی زستانیە بۆیە ناویان ناوە چیرۆکی بەرئاگردان نازانم تۆ بۆ چون چێرە سەرەما تەواوە ئەم منیش لەگەڵتم هەر ئەو ناونانەکەش لەوەی هاتووە ینی ئاگردان ئەوجا ینی شەرنیار ئەو ئاگردانە هەر لە زستان نەبووە لە هاوینیش هابووە بەڵام قسەکەی تو ڕاستە یعنی خۆی لەبەر چێ دستانان شەو درێژە ڕاست دەکەی و زیاتریش یعنی ئیش و کار کەمترە ینی لە زستانان خەڵک زیاتر لە یەکتر کۆبوویتەوە ئەوە بۆیە ئەو ناوی لێنرا ینی چیرۆکی بەرئاگردان ئاگردانی هاوینان تەنیا بۆ چێش لێنانە بەڵام زستانان بۆ خۆگەرمکردنەوەشە من مەبەستەمەوە بوو کاک سابیر تۆ باسی حکایەتت کرد باسی خوڕافیاتت کرد باسی داستانیشت کرد لە هەر سێک ئەوانەدا چەمچی جیاواز هەیە وانە لە چیرۆکی فۆلکلۆریدا لە خوڕافیاتدا ئەو چەمکە خوڕافیانە ئەو گزارشتە خوڕافیانە چین کە بەکاردێن زیاتر بەخۆی ئەمە هەر حقایەت یعنی پێشترێ دەتوانین بڵێن پۆلینی بکەین بڵێن حقایەتمان هەیە حقایەتی خوڕافیمان هەیە حقایەت کە حقایەتی ئاساییەکە بەس خەیاڵی تێدایە بیرکردنەوەی تێدایە ڕووداوی تێدایە و ئەمە ئەفسانەشمان هەیە و حقایەت دوو جۆریمان هەیە حقایەتی ئاسایی حقایەتی خوڕافی
ئەوەی خورافیەکە شتێکی مثلەن بابەتی وای تێدایە ئەتوو قەناعەت ناکەی کە ئەو شتە لە ڕاستیدا هەبێ ینی شتێکی نامەنطقی تێدایە ینی لۆجیکی تێدانێ نمونەت هەیە لە بیرە ئێستا بڵێ مثلەن ئەتوو بڵێ وەچی ئەوەی بڵێن لە کوردەواری خۆمان دەڵێ کاتی خۆی دەیانگۆ با لەسە هەوایە هەوا لەسە باە هەموو لەسا قۆچیگایە گاژ لەسە پشتی ماسی ڕاوەستایە خۆ ڕاستی ئەگەر ڕاستی دێ ئەو هیچ منطقی تێدانێ ینی بەڵام حکایەت خوان ئەو شتانە دەژێرتەوە وهای لێ دەکا ئەو هات خوێ و بەهاراتی پێوەردەکە لە پێشت خۆش دەبی ئەتوو ئەوەی کە گوێی لێ بۆ وا دەزانی شتەکە بەڕاستی کەچی لە حقیقەتیشدا نابی سێژی لێ وەردەگری بڵێ بەڵام دواتر کە بیر لێ دەکەوە دەڵێ بە قورئانەوە فشە بوو ئەوەش خۆی بڵێن حقایەتی خورافیەکە لەوەی هاتێ یعنی عقل و منطق قبولی ئەوەی ناکە بەڵام حکایات خوان جاری وهان لۆ مەبەستەچی مەسەلەن ئەو شتانەی خۆی بەکارهێنا یان لە بۆ بەلەزەتکردنی جێڕانەوەکەی خۆی یان لە بۆ جوانکردنی جێڕانەوەکەی خۆی یان لە بۆ تەشویقکردنی حکایەتەکەی خۆی هەندێک شتی بەکارهێنایە کە ڕەنگە یعنی مەسەلەن لە حقیقەت شتیوا نەبیتن بەڵام لە حقایەتی ئاساییت کە شتیوا هەیە بەڵام برێن دێومان هەیە لە کوردەواری دێوی ڕەشمان هەیە عەزیامان هەیە ئەوانە مارمان هەیە چەندان شتی دێ و درنج هەیە زۆر شتی دیکە هەیە کە لە حقایەتی کوردی بەکاردێ بەڵام جیاوازی خورافە لەگەر حقایەتی ئاسایی ئەوەیە ئەو بەکارهێنانەی ئەو شتانەی ئەو خوازراوانەی یان ئەو پاڵەوانانەی هەندێک جار کە لە خورافەدا بەکاردێ مەرز نییە لە حقایەتی ئاسایی یان مەرز نییە لە واقعدا ئەسڵەن ڕوو بدە ئەوەش لە مەفهومی ئێستا لە ئەوەی لە دوای ئەوەی کە ئەدەبی نوێ هاتە ئارا و ئەدەبی نووسرا و پەیدا بوو و لە سەردەمی تەکنۆلۆژیا و پاش بڵێن سەدەی هەژدەم و ئەوانەکە خەیاڵ هاتە ناو ئەداب ئەنی بڵێن دەتوانین بڵێن کە چەمچێکی دیکە هاتە ناو ئەدەبیاتی دنیا بەگشتی و هاتە ناو ئەدەبی کوردیش پاش ساڵانی هەفتایەکان پێدەگوتری ئەدەبی خەیاڵی فانتازیە ئەو فانتازیایە بۆیە یعنی ئەو داستان و لاوک و خورافە و حقایەت و ئەوانە هەمویان ڕەگ و ڕیشەیان دەچێتەوە ناو ئەو خورافەیە و تێکەڵ دەبنەوە و جوابی ئەوە شم نەدایەوە شێوازی مەسەلەن تۆ باسی لاوچشت کرد یان باسی داستانت کرد داستان جیاوازە داستان لەگەر حقایەت و سەربردەش جودایە ئەمە سەربردەشمانەیە سەربردە ئەوەی ئێستا پێیان دەرێن ئێمە لە ئەدەبی نوێ پێ دەڵێن ژیان نامە ئەو وەختی سەربردە باسی پاڵەوانێکت لۆ دەژێرتەوە حەقیقی یان ڕوویدایە حقایەت خوان جێڕایتەوە فلان کە زوا بوو ناویشی هینایە ئەوە لە ئەدەبیات پێدەگوتێ سەربردە بەڵام داستان جیاوازیەکەی لەوەیدایە داستان هەرچەندە وەکو حقایەت دوور و درێژە هەندێک زار ئەو داستانانە بە شعر دەژێردرێتەوە ئەوجا ئەویش جیاوازی داستانیش دوو زۆرمان هەیە داستانمان هەیە و بەیتیشمان هەیە هەندێک جار لە لای زۆر کەسی تێکەڵاویەک دەکرێ یعنی جیاوازیەکەی نازانن فەرقی بەیت و داستان چییە بەیت عینەن بە شعر دەگوترێ بەڵام بەیت درێژترە هەردوو چیشیان چەمچی ئەوانەشیان هەر هەمویان حقایەت و داستان خورافات جۆرەکانی حقایەت ئەفسانەکان هەمویان ڕەگەزی چیرۆکیان تێدایە یعنی لۆ بۆ ڕەگەز یەک ڕەگەزی هاوبەشیان هەیە کە جێڕانەوەیە و چیرۆکە و جێڕانەوە ناچیە سەرەتا و ناوەڕۆ ناوەند و کۆتاییشی ئەوە لە حقایەتی ملیان لە ئەدەبی زارەکی هەبووە بەڵام بابەتی سەرەتا و گرێچن و کۆتایی دەتوانین بڵێن لە ئەدەبی نوێ کە پەیدا بوو هاتە ناو ئەدەب یعنی بڵێن ئەو ئەدەبە نوێیەی کە ئەدەبی مۆدێرنە و دوای مۆدێرنەمان هەیە لەوێن دەرێدا تەماشا دەکەین ئەو سیانەی کە جاران پێیان دەگوت سیانەی مۆباسانی سەرەتا هەبوو گرێچن هەبوو کۆتایی هەبوو ئەوانە لە ناو حقایەت و داستانی کوردەواری بوونی هەیە بەڵام لە ئەدەبی نوێ مەرز نییە ئەدەبێکە مەرز نییە پابەند نییە بە بوونی سەرەتا و گرێچن و کۆتایی یعنی ئەدەبی نوێ لە داستان و حقایەت و ئەفسانە و خورافە هەموو سوودی لێ دەبینی وەردەگری بەڵام کە دای دەڕێشتەوە مەرز نییە هەموو ئەو ڕەگەزانە لە ناو ئەدەبی نوێ هەبی ڕاستە لە دەمەوێت چەمچی مۆباسانیم پێ بڵێ مانایەتە لەو ناویان نایە
سیانەی سیانەی ئەوە کاتی خۆی کە لە چیرۆکی بڵێن کۆن ئەمە ناتوانین بڵێن کلاسیکی چکاندێک دەڵێن کلاسیکی بەڵام لە چیرۆک کلاسیکی نییە کۆن هەیە چیرۆکی کۆن و چیرۆکی نوێمان هەیە دوای سەدەی هەژدە ئەوانە کە چیرۆکی دنیا بەرەو نوێ بوونەوە چوو مەسەلەن ئەدەبیاتی فەڕەنسا کە بەرەو نوێ بوونەوە چوو زیاتر ئەدەبیاتێکی وەسفیە دێتە ناو چیرۆک لەوێن دەرێ ئەو سیانە کە بۆچی پێیان گوتێ مۆباسانی لەبەر ئەوەی تەماشا دەکەی لە لای مۆباسان ئەو سیانیە زۆر ئەو چیرۆنووسێکی وەک مۆپاسان زۆر پابند بۆ بەو گرێچنی بەو سیانەی سەرەتای هەبی گرێچنی هەبی کۆتاییشی هەبی بۆیە ئەو ناوە بە ناوی ئەو دابردراوە بەڵام لە چیرۆک و ئەدەبیاتی نوێدا یعنی ئەو وەکو گوتم مەرز نییە ئەو کلێشانە هەبیان بوونی ئەو سیانەیە هەبی جوانە زمانی حقایەت چ شتێکی گوازراوەتەوە ینی چیرۆک چی لەگەڵ خۆی لەناو حقایەت هێناوەتە نێو چیرۆکی نوێ ئەوە وەکو ئەگەر تەکنیک بانی مابێ لە ناو چیرۆک بڵێ هەندێک جار چیرۆک نووسی نوێخواست مەسەمە زۆر چیرۆک نووسی نوێخوازمان هەیە یەک لەوانە ئەگەر ناوی بێنم بڵێن عەبدوڵڵا سەرڕازمان هەیە ئەمە تەماشا دەکەی بە چەند زۆرێک تەوزیفی حقایەت و ئەفسانە و خوڕافەی کوردی کردی بۆ ناو چیرۆکی نوێ هەندێک جار حقایەتەکەی لە هەندێک شوێن کە پێویستی بووە پاڵەوانێکی ئەفسانەیی هینایەن هەمان ناوی لێنایە لە هەندێک برگا یان هەندێک شوێن کە چەند برگەیەکی بڵێن یان برگەیەک دوو برگە سێ برگە لەناو ئەو حقایەتەیان ئەو داستانە یان ئەو ئەفسانەیە وەرگرتووە وەکو خۆی دەقا و دەق پێویستی پێ بووە بۆ نوێکردنەوەی چیرۆکەکەی گواستیە تۆ ناو دەقە چیرۆکە نوێیەکەی هەندێک زاریش هەبووە مەسەلەن ئەو پێویستی بەو دەقانە نەبووە خۆی لە مێشتی خۆی لە شێوەی ئەو حقایەت خوانیە جاران بۆ خۆی حقایەتەکی دروست کردیە وەکو شێوەی مەسەلەن ئەو حقایەتەی مەسەلەن ڕەنگە پاڵەوانەکەشی ناوێکی لە حقایەتی هەبی هەر ئاین بە هەمان ناوی لێ نابی بڵێن سیامەند و خەز و سیامەند و ڕۆستەم و زۆرا بوو یان هەر ناوێکی دیکە فۆلکلۆری هەمان ناوی لێ نایە بەڵام تەماشا دەکەیت لە وەزیفەی نوێکردنەوەی ئەو شێوەکەی جیاوازە اینجا لە ئەدەبی نوێدا ینی ئەدەبی نوێ سوودێکی زۆری لە حقایەت و داستان و ئەدەبی میلیان ئەدەبی زارەکی وەرگرتووە وەکو گوتم بە دوو شێوەش بەکاری هێناوە و تەوزیفی کردووە هەندێک شوێن نووسەر وا پێویست دەکا دەقەکەی بێنیتن تێ هەڵچێشیکە وەکو خۆی مەسەلەن لاوکەچی دەینی لە شوێنێک ئەو پاڵەوانە پێویستی بەوەیە کارەساتێکی مێژووی دەجێرتەوە یان بڵێن چیرۆکەکی مێژووی دەجێرتەوە ئەو چیرۆکە مێژوویە لاوکەچی مێژووی هەیە هەمان بابەتە یان نزیکە لەو کارەساتە یان دەتوانی ئەو سوودی لێ بینی چەند برگەیەکی ئەو لاوکەی دەینی وەکو خۆی دەیگوازیتەوە بەکاری دەینی لە ناو چیرۆکەکەی هەندێک زاریش چ دەکات مەسەلەن زاری وایە نەک هەر بڵێن حقایەتەکە لاوچیش لە شێوەی ئەوەی دروست دەکرێت بۆ نمونە جەلیل کاکەوەسمان هەیە لە چیرۆکێکی هەیە بە ناوی لاوچی وڵاتی ئاگر تەماشا دەکەین یعنی بەخۆی لە شێوەی لاوچی کوردی لاوچی دروست کردی هێنایەتێ ناو عەبدوڵڵا سەرڕاج و نووسەرەکانی تریشمان محەممەد موکری و حوسێن عارف و ئەوانە بە هەمان شێوە یعنی ئەو تەکنیکانیان بەکارین ڕاست دەکەیت ئەی لە چیرۆکی نوێدا چەند ڕووداوەک لە چیرۆکێکدا کۆکراوەتەوە پێکەوە بەستنەوەیان لەلایەن نووسەرەوە کردەیەکی مۆنتاژی نووسینی هەیە لە چیرۆکی کۆندا ئەوشتە هەبووە کە ئەدەبی زارەچیە و چۆن بەکار هاتیە کە ویستیتیان چەند بابەتێک پێکەوە بەستنەوە یان ویستیتی لە جێرانەوە بگەڕێتەوە سەر بابەتێکی دی چۆن ئەم کردەیەکرا یعنی ئە من پێم وایە چیرۆکی زارەکی ژیان چیرۆکی ملیش ئەو تەکنیکانی هەمووی تێدا هەبووە بەڵام ناوی ئەو ناونانەی نەبووە ینی مەسەلەن مۆنتاژ نەبوو یعنی مەسەلەن بڵێن لە حقایەتی کۆن مۆنتاژ هەبووە مەسەلەن هەندێک حقایەتی کوردی دەڵێ دەبا لێرە ڕاوەستین باسی محەممەدی دەکات یان پاڵەوانەکان زۆربەی وەکو
لامان معلومة أحمد و محمد و محمود يعني ولا حقياتي كرديش زوربي باڵەوانەکان كان أو نوان لنا بلين أو لزيشي باسي أحمدية أحمد مهمة تواو دبي حقيات خوان بيوستي بوي بقريتو سر ڕووداوەکانی محەممەدی یان مححمودی دەڵێ دەبا لێرە ڕاوەستین بزانین ئەحمەدی براچی لێ هاتە یان ئەویتکە ئەو ئەحمەد چی لێ هاتە چی بەسەراتیە دەگەڕێتەوە لای ئەحمەدی ناوی دەینی بەڵام لە چیرۆکی نوێوانیە مۆنتاجی دەکات ڕەسەن یعنی بە هەندێک زار پێویستیشی بە ناوەکەی نیە بەڵام ئەو ئەوەی دەکات بەڵام بڵێن فلاش باچیش هەیە یعنی دەڵێ بە شێوەیەک کە دەگەڕێتەوە دەڵێ مثلەن گورجەکەی ڕاوەشاند و وابوو باسی ئەوە چی دەکە پاڵەوانە چی دەکە ئەوجا ئەحمەدی بەبیێتەوە لەو سەری دەڵێ ئەحمەدیش بۆچی جاران ئەو هابوو شتێکی بەبیردینتەوە ینی بە هەمان تەکنیکە لەبەرەوەی ئەدەبی زارەکیە جێرانەوەیە ئەو کردانەی لە تەکنیکی نووسیندا لە چیرۆکی نوێ جێبەجێ دەکەن بەبێ ئەوەی باز بکرێ ئەو بەزاروە دەڵێ دەبا بگەڕێنەوە لای جوانە هەموو تەکنیشی هەتە ینی مەسەلەن سەرەتا و حقایەتی کۆن سەرەتا و گرێچون و کۆتاییشی هەبووە بەڵام مەسەلەن ناوی لێ نەندراوە تو نازانی بەڵام ئەوەی کە گوێی لێ دەبی دەزانی مەسەن دەڵێ ئەمە کە سەرەتاکە دەڵێ هەبوو نەبوو کەس لە خوای گەورەتر نەبوو یانوەچی کۆتایی حقایەتەکەی تەوا دەبی دەڵێ ئەمنیش لێرە کراشم دڕاو هیچشم پێ نەبڕە ئەو گزارشتە لە چی هاتووە ئەوە ینی ئەدەبێکی ملی هەبوو نەبوو کەس لە فەلسەفەی بوون دەستپێکردنی چیرۆکێکە کە لە بۆ سەردەمی ئیسلام دەگەڕێتەوە پێشی ئیسلامیش هەبووە بەڵام تەماشا دەکەین حقایات و ئەدەبیاتی زارەکی پێش ئیسلام و دوای ئیسلام جیاوازی هەیە بڵێن لە ئەدەبیاتی پێشی ئیسلام فەلسەفەی خەڵق هەبووە ینی باسی ڕووداوی خەڵقکردن هەبووە ینی ئەوە دەکەی بەڵام کە ئیسلام دێتن لە حقایاتی تەماشا دەکەی ئەو باسی خەڵقکردن ناکە لەبەر ئەوەی ئەتو قورئان باسی خەڵقی ئاسمان و دنیای کردیە حقایات خوان پێویستی بەوەی نەبووە بخۆشی ئەفسانە لە چه هاتیە گەڕان و ڕوئیای ئینسانی کۆم بۆ بەرامبەر کەون و ئەو وجودە و ئەو کەونەی بەڵام کە دەڵێ هەبوو یان نەبوو یان هەبوو نەبوو خۆی فەلسەفەکەیە فەلسەفەی بوونەکەیە گەڕانە گەڕانی ئینسانە کە سەرەتاکەیت بۆی دەست پێ دەکات دەڵێ هەبوو نەبوو کەس دەخوای گەورەتر نەبوو فەلسەفەی بوونە یعنی بە هەمان شێوە بەڵام ئەو لە ناو حقایات ئەو فەلسەفەی بەکاردێنی چەمچی کۆتایی کە قفلی جێرانەوەیە کە دەڵێ ئەمنیش کراشم دڕاوی پێ نەبڕە مەبەست لە یان دەڵێ وادی بە وادی تەختی مرادی یان زۆر شتیت کە بەکارهێنانی تکەی هەیە یان مش لێرە تەواو بووم و هیچ شیان نەدامی ئەوە لە کوردەواری خۆمان هەیە ڕاست ئەوە یعنی کۆتایی حقایەتی ئەوە بووە بە شێوەیەکی جوانکاری بوو ئەمن پێم وایە ینی حقایەت خوان ویستیتی یعنی تام و چێژێکی بداتە حقایەتەکەی لەوێن دەرێ کۆتایی پێهێنایە کەسی لە چیرۆکی نوێدا کە چیرۆک هەبووە ئەو شتانە پێویست نەبووە کاک سابیر پەیوەندی چیرۆکی نوێی کوردی لەگەڵ چیرۆکی دنیا لە ڕووی زمانەوە ینی سوودی وەرگتووە لە چەمچی بێگانە لە بۆ ناو چیرۆک توانیتی زمانی کوردی دەوڵەمەند بکە لە ڕێی هێنانی چەمچی نامۆ چەمچی نەتەوەکانی دی بەڵام کەڤەرێکی کوردی بۆ دروستکە بۆ ئەو چەمکە بەخۆی هەر چیرۆکی نوێ بەبێ زمانێکی تۆکمە و پارا و دروست نابی ئەو زمانە تۆکمە و پاراوە ئەمن پێم وایە لە ئەدەبی دنیا مەرز نییە چیرۆگنووسی کورد یان نوێ خواست یان نوێکاری کورد ئەو زمانەی خواستبی بەڵام کاریگەریشی هەبووە یعنی مەسەلەن تەماشای کردێ چیرۆکی نوێ دنیا بە چ زمانێک نووسراوە بۆ شعریەتە نووسینەی نووسیتی زمانی شعری سرکردنەوەیە یعنی سرکردنەوەی زمانە لە ناو قالبی داڕشتندا بۆی ئەویشتی کردێ بە هەمان شێوە کوردەکەی پاراوتر کردو کوردەکەی جوانتر کردووە کوردەکەی شعریتر کردووە کە دایڕشتووە بە هەمان شێوەی ئەدەبیاتی دنیا زۆر باشە ئەدی لە چیرۆکدا دروستکردنی چەمچی نوێ هەیە وشەی نوێ چیرۆگنووس نووسەر دروستی بکە ئەوە دەمینێتەوە سەر توانای ئەو چیرۆگنووسە کە چەند دەستی بەسەر پتەوی و توانایی خۆیدا دەشتێت لە زماندا چونکە ئەمە دەزانین ئەو چیرۆگنووسە نوێیەی کە
دنیابینیەکی نوێی هەیە یان دەیەوێت ئەدەبیاتێکی نوێ بنووسی ناکرێ بە چەمک و تێڕوانین و زمانە کۆنەکەی جاران بنووسی یعنی ئەو چیرۆک نووسە نوێکارێک کە چیرۆکی نوێ دەنووسی ناکرێت بۆ زمانە حقایەت خوانی جاران چیرۆک بنووسی هەتا تەکنیشیش فەرقی هەیە جیاوازی هەیە زمانەکەشی دەبی زمانێکی شعری و تۆکمە و پتەوبی ئەوەی کە پێ دەڵێن شعریەت و نووسین یان چڕکردنەوە لە چیرۆکی نوێدا وشە مانای دووەم پەیدا دەکا ینی زۆر جار ئێمە وشە لە ڕووی ڕەوانبێژیەوە بە مانایدی بە مەبەستیدی بەکارێن لە شعردا ئەمە زۆرە لە چیرۆک هەمان شت هەیە بۆ نمونە ڕەنجی ڕەش مەبەست لە شتی دیکەبی مەدلولە یعنی هەندێک جار وەکو ئەمە دەزانین لە دوای ساڵانی هەفتایەکان کە هێماگەری هاتە ناو ئەدەبی کوردی و هاتە ناو شعر و چیرۆکی کوردی بوو بەشێک لە نوێبوونەوەی ئەدەبیاتی دنیا یەک لە ڕەگەزەکانی کە ئەدەبیات و کوردی پێێنەبووە کە چیرۆکیش بوو ئەو هێمایەگەریە بوو ئەجار لەوێن دەرێ چیرۆکنووس پێویستی بە بەکارهێنانی وشە هەیە وەکو مەدلول یعنی مەسەلەن هەندێک جار بە مەبەست وشەیەک بەکاردێنی بۆ ئەوەی مانایەکی دیکە ببەخشێ ینی ئەمجا ئەوەی دەمینێتەوە سەرتوانای خوێنەر لێرە ئەوەش لەبیر نەچی کە لە ئەدەبیاتی نوێدا خوێنەر زۆر گرنگە خوێنەر بەشدارێکی زۆر گرنگی دەقە بەڵام لە ئەدەبیاتی کۆندا لە حقایەتی کۆن خوێنەر بەشدار نەبوو بەس گوێگر بوو بەس گوێی لێ دەبوو ئیشی بە تێڕوانینەکەی بوو سوودی لە مانایەکەی وەردەگرت یعنی مەسەلەن چێژێکی لێ وەردەگرت بەڵام لە ئەدەبیاتی نوێدا خوێنەر یعنی ئەو دقە کە کراوەیە بۆ خوێنەری بەجێدێری ئەوە شێواز و تەکنیکی جیاوازی لە ئەدەبی کۆندا یان بابرێن لە ئەدەبی زارەکیدا بابەتێک کێ دەگەێنرێتە وەرگر یەکسەر وەری دەگرێت بەڵام لە ئەدەبی نوێدا لە چیرۆکی نوێدا کۆمەڵک کۆد هەنا دەدرێتە دەست وەرگر کە خوێنەرە بۆ خۆی بیان کاتەوە هەر خوێنەرە و بە گوێرەی توانای خۆی دەتوانی بیکاتەوە دەکرێت ینی ئەو سیانە تەواو جێبەجێ دەبی سیانەی دەق نووسەر خوێنەر یان وەرگر ئەجە لەوێ وەرگر دەورێت چکارا هەیە هەندێک زار لە چیرۆکی نوێژدا چیرۆک نووسەکە بە خۆی دەوری دەداتە خوێنەرەکەی مەسەلەن بڵێن چیرۆک نووسێکی وەکو محەممەد موکری عەبدوڵڵا سەرراج جەلیل کاکەوەیس ئەو چیرۆک نووسە نوێیانە کە چیرۆکی نوێیان نووسە حوسێن عارف یعنی شتێکی دەداتێ کۆدەکەی چیرۆکەکەی خۆی قفل نادا هەندێک زار میتا جێرانەوەش بەکاردێنی مەسەن عەبدوڵڵا سەرراج لەو چیرۆکانە نوێ میتای بەکاردێنی قسە یەکسەر لەگەر خوێنەر دەکات دەڵێ خوێنەری ئازیز ئەمنیش وەکو چیرۆک نووس پێم باشە تۆی خوێنەریش ئەوە ئاگادار بکەمەوە ئەتوت پێت باشە من وا بکەم یان پرسیاری پێدەکان بەڵام لە چیرۆکی حقایەتی کۆن ئەو شتانە نییە هەر زۆر چاکە کاک سابیر زۆر خۆشحاڵ بووم دیسان بەخێر بێ بۆ بەرنامەی زمانێمە هیوای تەمەندرێژی و لە ساغی منیش خۆشحاڵ بووم توانیم بەهۆی بەرنامەکەی ئێوەوە هەندێک ئەو سەرنج و تێبینیانی خۆم بە گوێگران بدەم و زۆر سپاس ڕێز و خۆشەویستی عەزەدین و هەرسێ هاوکارە ئازیزەکانم هونەر و سەرکار و دلێر بۆ ئێوە تا هەڵقەیەکی دیکەی زمانێمە هیوای تەمەندرێژیتان نەخوازم.